والله سڵاوتان لێبێتەوە کاتان باش پشتیوانکردی من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم پەیوەست بە پرۆسەی سەرژمێری دانیشتوان و ئاواهەیە بڕیارە بەیانی گەڕی دووەم و کۆتایی پرۆسی سەرژمێری لە تەواوی عراق و ئیدارەی سەربەخۆی سۆرانش بە تایبەتی مەبەست بە گفتوگۆی لەبارە بکەم. قسەم لەگەڵ بەڕێوبەری ئاماری دارەی سەربەخۆی سۆران کرد کەمێک لەمەوە بەر و ئاماژێ بەوەدا. هاوشێوەی 20 مانگ نییە کە قەدەغی هاتوچۆ لە شارەکان بێت و بەڵام پێویستە هەر خێزانێک لە ماڵەوە ئەندامێکی خێزانکە لە ماڵەوە بێت بۆ ئەوەی بتوانن وەڵامی بژمێرەکان بدەنەوە. بەیانی پرۆسەکە لە ئیدارە سەربەخۆی سۆران بەڕێوەچێت. پێویستە هەر خێزانێک ئەندامێک لە ماڵەوە بوونی هەبێت بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکان بداتەوە و تەواوی خێزانەکانیش دەبێت تەواوی ناسنامەی خێزانەکە لە لای کەسێک بێت و هاوکات کارتی زانیاری و فۆرمی خۆراکیش پێویستە بۆ پرۆسی سەرژمێری. دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە سنووری دارەی سەربەخۆی سۆران نزیکەی 2000 بژمێر و چاودێری پرۆسەی سەرژمێری دانیشتوان و ئاواهەیە بەشدارە بن بەیانی بە شێوەیەدانی گەڕک بە گەڕک و کۆڵان بە کۆڵان لە تەواوی ماڵەکان دەدرێت و لە هەر ئەندامی خێزانێکیش چەند کەس لە ماڵەوە بێت هەفت پرسیار دەبێت وەڵام بداتەوە. پرسیارەکان گشتگیرن کە لە ڕێنمایەکانی سەرژمێریدا هەیە کۆمەڵێکی زۆر لەو پرسیارانن کە پەیوەستن بە پرۆسی سەرژمێری دانیشتوان ئەوایە دەبێت هاوڵاتیان بە تەواوی و بەڕێکی و بە وردی کۆی ئەو وەڵامانە ئەو پرسیارانە وەڵام بداتەوە کە ئەندامانی سەرژمێری یاخود تیمی ئەو تیمەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕاهێنانیان کردو بۆ ماوەی 5 ڕۆژ و کۆی ئەو پرسیارانەی کە لە سەرژمێریدا هەیە دەبێت وەڵام بدرێتەوە. پرۆسەکە لە بەیانی 1 مانگی 12 2024 بەڕێوەچێت و بڕیارە تا دا یاخود 15 ئەم مانگە درێژە بچێشێت و لە تەواوی گوند و ئاوایەکانی سنووری دارە سەربەخۆی سۆرانش تیمەکانی بژمێر گەڕانەکانیان لە بەیانیەوە دەست پێکەن. بەیانی کاتژمێرنەوەی بەیانی لە تەواوی کۆڵانەکانی سنووری قەزاکانی سۆران چۆمان ڕواندوس مێرگەسۆر خەلیفان و سی دەکەن. تیمەکانی بژمێر گەڕانەکانیان دەست پێ دەکەن و پێویستە لە هەر ماڵێکیش وەڵامی هەفت پرسیاری سەرژمێری بداتەوە. بەڵێ ئەمە دوایینە و زانیارانە بوون کە بڕیارە بەیانی پرۆسەی سەرژمێری دەست پێ بکات و لە ئێستادا کاژمێر 11 شەوە کەمتر لە 9 کاژمێری ماوە بۆ بەڕێوەچوونیان پرۆسێ و واوکات قسەم لەگەڵ بەڕێوبەری ئاماری دارە سەربەخۆی سۆران کرد هێمای بەوە کردکەوە تەواوی تیمەکان و تەواوی بژمێرەکان لە ئامادەباشیدان بۆ ئەو پرۆسێ و خوان ئامادە کردووە و پرۆسەکەش لە تەواوی عراق ئەنجامە درێت و ئەم پرۆسەیە کە چەند ساڵێکە نەکراوە و کۆتا گەڕی پرۆسەکەش لە بەیانەوە دەست پێ بکەت و تاکو 15 یاخود 15 ئەم مانگە درێژە دەکێشێت و دواتر پرۆسەی سەرژمێری لە تەواوی عراق کۆتایی پێدێت.